لەم بەرنامەیە شوێنپەنجەی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپشتەکانی سەرۆکوەزیران باس دەکەین کە لەم بەڕێبەرایەتی نیشینگەی هەولێر دەمانێت بزانین ئەم هەنگاوانە چ کاریگەری هەبووە لەسەر کار ئاسانی و هاتنی خەڵکی بیانی و پاراستنی مافی ئەو کەسانەی کە دێن لێرە کار دەکەن دەمێننەوە و هاوکاتیش سەبارەت بەو دیاردە و تاوانانەی کە لە ماوەی ڕابردوو هێڵی سوور بوون ئێستا نەماون. ئەم هەوڵانە شوێنپەنجەی حکوومەت پاڵپشتەکانی سەرۆکوەزیران لە بواری تەکنۆلۆژیا لە بواری کاری دیجیتەڵی و کار ئاسانی و نەمانی تاوان لەم بەڕێوەبەرایەتیە لە ماوەی 4 ساڵی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا لە ساڵی 2025 و سەرەتای پێکهێنانی کابینەی نوێن دەمانێت بزانین ئەم هەنگاوانە چ کاریگەری کردوتە سەر متمانەی خەڵکی بیانی و هاوڵاتیانی خۆمان حکوومەت لەوەی کە هەرێمی کوردستان بەڕووی خەڵکی بیانی بکرێتەوە هاوکاتیش ئەم تاوانانە چەندە کەمی کردووە. ئەم دەستکەوتانە چین لەم بەرنامەیە بە وردی باز دەکەین. شوێنپەنجە لە بەڕێبەرایەتی نیشینگەی هەولێر دەست پێ دەکات. هەوڵەکان و گۆڕانکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بە سیستەمکردن و بە ئەلکترۆنیکردنی کاروبارەکان و ڕێخستنی فەرمانگەکان باز دەکەین. لەم بارەیەوە بەڕێبەری نیشینگەی هەولێر دەبینین بە شێوەیەکی مەیدانی ئەو کاریگەری و گۆڕانکاریانە دەخێنە ڕوو. هاوکاتیش بۆتە هۆکاری متمانەیەکی گەورە لە هاتنی ژمارەیەکی زۆر لە خەڵکی بیانی و گەشتیاران بۆ هەرێمی کوردستان و شاری هەولێر بەتایبەت. سەبارەت بە هەوڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ لە کار ئاسانی و پاراستنی مافی کەسانی بیانی و ئەو گۆڕانکاری و بە دیجیتاڵکردن و پاڵپشتیەکان بەگشتی بۆ هۆکاری چ لە بەڕێبەرایەتی نیشینگەی هەولێر ئەوەی دەگوترێت ڕێژەی خەڵکی بیانی گەشتیار ئەوانەی کە کار دەکەن ئەوانەی بۆ خوێندن دێن زیاد بووە متمانەی گەورە دروست بووە. ئەم متمانە بۆچی دەگەڕێتەوە؟ هەوڵەکان چەند کاریگەریان هەبوو؟ بەڕێوەبەرایەتی نیشینگەی پارێزگای هەولێر لەسەر ئاستی عێراق بە گەورەترین بەڕێوەبەرایەتی نیشینگە دادەنرێت و لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە هەمان شێوە. زۆرترین لەبەر ئەوەی زۆرترین کەسانی بیانی کە بەرەو عێراق و هەرێمی کوردستان دێن لە ڕێگەی پارێزگای هەولێرەوە لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێرەوە دێن و بۆ مەبەستی مانەوەیان هەندێک جۆری سەردانیکردن هەیە. یەک لەو جۆرانە جۆری گەشتیارن کە بە خۆشحاڵیەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان لەبەر پێگەی جۆگرافی لەبەر جوانی سروشتەکەی و لەبەر ئارامی و ئەو هێمنەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەت سنووری پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان بەگشتی وای کردووە کە بیانیەکان لە وڵاتانی جیهانەوە ڕوو لە هەرێمی کوردستان بکەن. قۆناغی یەکەم ئەوانەی کە دێن بۆ سەردانیکردن ئەوانن کە بە دوو شێوازێکیان ئەوانن کە لە ڕێگەی سپۆنسەرەکانیانەوە کە لە وڵاتانی ئاسیا و وڵاتانی ترەوە کە پێویستیان بە وەرگرتنی ڤیزە هەیە لە ڕێگەی سپۆنسەرەوە. ئەوانی تر ئەو کەسانن کە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و کەنەدا ئەوانە لە کاتی گەیشتنیان بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و دەواازە سنووریەکان ئێمە مافی هاتنە ژوورەوەیان بۆ ماوەی 30 ڕۆژ دەدەینێ. ڕێکاری یەکەم لە دوای 30 ڕۆژ لە هاتنە ناو هەرێمی کوردستان لە ماوەی ئەو 30 ڕۆژ ئەگەر ئەو کەسە
ویستی نشینگەی هەبوو مانەوەی هەبوو بۆ ماوەی ساڵێک ئەو کاتە قۆناغی یەکەم دەست پێ دەکا کە بریتە لە پشکنینی تەندروستی بۆ ئەو کەسە بۆ ئەوی دڵنیابین کە جۆرە نەخۆشیێکی گوازراوی نەبێت ئەو نەخۆشیانەش بە گوێرەی ئەو لیستەی کە ساڵانە لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئێمە دەنێرێت بۆ وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەراتیەکانی نشین. لە هەمان کاتدا چێکی ئەمنی بۆ ئەو کەسانە دەکرێت کە دێنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە پرۆسەی پێدانی نشینگە خێراتر بکەین لێ کات پشکنینی تەندروستی کە پێویستی بە 40 کاتژمێر هەیە لە هەمان کاتدا پشکنینی ئەمنی کە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بە شێوازێکی دیجیتاڵی دەکرێت بۆ ئەوەی زانیاریەکان بە شێوەیەکی ئۆنلاین گرێدراوە بە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانەوە ئەوان ئەگەر ئەو کەسە داواکرا بوو لە هەر جۆرە تاوانێک ئەوە دەردەکەوێت بە هەمان شێوە بەڵگەکانی تاوانیش کە بەشێکی سەرەکی ئەم پرۆسەیە ئەگەر کەسی بیانی تاوانێکی لە وڵاتەکەی لە وڵاتێکی تریش ئەنجامدا بێت لەبەرەوەی ئەو سیستەمی بەڵگەکانی تاوان گرێدراوە بە وڵاتانی تریشەوە لە ڕێگەی پەنجەمۆر و دەرکەوتنی ئەو کەسە دەردەکەوێت کە ئایا تاوانێکی ئەنجامدا بێت یان نا. لە دوای ئەوەی کەسەکە لە داواکاریەکەی لە ڕێگەی سپۆنسەرەکەیەوە پرۆسەکەی کۆتایی پێهات پەسەند کرا لەلایەن پشکنینەکەی نەخۆشی گوازراوی نەبوو یان داواکراوی ئەمنی نەبوو قۆناغی پێدانی نشین کارتی نشینگە دەست پێ دەکات کە بە هەمان شێوە بە شێوازێکی سیستەمی ئۆنلاینی گرێدراوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و فڕۆکەخانە بۆ پشتڕاستکردنەوەی هاتنە ژوورەی ئەو کەسە ئایا کە ئەو کەسە پاسپۆرتەکەی ساختەکاری پێ ئەنجام نەدراوە ئەو کەسە باگراوندێکی تاوانکاری نەبووە و قۆناغی پێدانی کارتی نشینگە لە ڕێگەی سپۆنسەرەکەەوە جێبەجێ دەکرێت بەو گرێبەستەی کە کەسی بیانی دەمێنێتەوە واژووی دەکا لەگەڵ سپۆنسەری ناوخۆی ئایا کۆمپانیا بێت یان شوێنی کارکردنەکەی بێت ئێمە کار بەو سیستەمە دەکەین. لێرە قۆناغی دوای ئەوە دێتە گۆڕێ ئەویش ئەوەیە کە کەسەکە کارتی نشینگەکەی بە شێوازێک بەو میکانیزمەی کە گرێبەستی کارکردن لەگەڵ کۆمپانیا ئیگڵ پۆست بۆ ئەوی کەسەکە لەسەر شوێنی کارەکەی خۆی بێت کارتی نشینگەکەی بۆ دەگەێنرێتە جێ. و یەکەم جاریشە شوێن 50 زانیارێکی نەبیسترا و ئاشکرا دەکات لە ئەنجامی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ ڕوویانداوە. ئەویش سنوودارکردن و نەمانی تاوانی ساختەکاری و بازرگانیکردن بە مرۆڤ و هەڵخەڵەتاندن و فروفێڵە لە ناو ئەو بەڕێبەرایەتەی کە بۆ کابینەینەوە دەستکەوتێکی مەزنە. کۆمپانیا ئیگڵ پۆست کە گرێبەستی لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری گەیاندن و بۆ دروستکردنی پیۆ بۆکس بۆ کەسی بیانی هەر کەسێکی بیانی کە لە هەرێمی کوردستانن لێرە لە ڕێگەم کۆمپانیاوە پیۆ بۆکسی بۆ دروست کراوە و خزمەتگوزاری گەیاندنیشی بۆ دەکرێت بۆ شوێنی کارکردنەکەی دوای کە پرۆسەی پێدانی یان دەرێنانی کارتی نشینگە بە شێوە یاساکەی خۆی کۆتایی دێت ئەو کاتە ئەرکی کۆمپانیای گەیاندنە بۆ ئەوی بگەێنێتە دەستی کەسی بیانی لە شوێنی کارکردنەکەیان شوێنی ئەو ئەدرێسی کە دایناوە یان لە ماڵەکەی خۆیان لەو شوێنی کە دەمێنێتەوە. بابەتێکی تر کە پێویست گرنگی ئەو پرۆسەیە ئەوەیە کە زۆر جار نوێنەری کۆمپانیاکان یان ئەوانەی کە کۆدی نوێنەراتیان هەیە لە ناو بەڕێبەراتی نشینگە بۆکو پێویست بەو خێرایە کە پاسپۆرت و کارتی نشینگەکانیان نەدەگەیاندە دەستی بیانەکان لەبەرەوە زۆر جار داهاتن سکاڵایان دەکرد ئێمەش کاتێکی زۆری دەویستە تا لێکۆڵینەوە لە سەبەب و هۆکاری دواکەوتنی ئەو گەیاندنە چیە بە خۆشحاڵەوە ئێستا ئەو بەرپرسیارەتە یاساییە کەوێتە ئەستۆی کۆمپانیای جێبەجەکار هەر کەسێک کە کارتی نشینگەکەی بۆ دەرچوو ڕاستەخۆ دەگەنرێتە دەستی لە ماوەیەکی کورتدا بە هەمان شێوە زۆر جار کارتی نشینگە ساختەکاری تیا دەکرا
کۆدەکەی بەکاردێنرا بۆ ئیشی تر و ئەمەش ئەم جۆرە گەیاندنە ئەوەیە کە ڕاستەخۆ لە کۆمپانیاکە و کەسە بیانیەکە کەسێکی تر نێوەندگیر نیە لە نێوانیاندا جگە لە سپۆنسەرەکان کە مامەڵەکانیان بۆ دەن. ئەم شوێنە کە ئیگل پۆستی پێ دەڵێن ئێرە دوای هەنگاو هەوڵەکانی حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ ئەمانە ئەم شوێنە کە لەلایەن کۆمپانیایەک بەڕێوە دەسێت دامەزرا پێشتر لە ڕابردوو کۆمەڵێک بەرنامەمان دروست کرد لە هەمان شوێن کە بەشێک لە نوێنەرەکان بەشێک لەو کەسانێک کە بیانین بەتایبەت ئەوانەی کە سووری بەڕەگەز عەرەب بوون خۆیان کرد بوو بە نوێنەری بەشێک لە خەڵکی بیانی ئەمانە ببوونە باندی دروستکردن و وەرگرتنی کارتی و نیشینگە کە ئەم ناسنامەیە ئەم کارتە وای لێ هاتبوو تیزارەتی پێوە دەکرا بازرگانی پێوە دەکرا زۆر زار ئەمانە بەشی زۆریان ساختە و فەیەک بوون بۆیە دوای هەوڵەکانی وەزارەتی ناوەخۆ و دام و دەستگا ئەمنیەکان کە بەشێکیان دەرجی کران وەزارەتی ناوەخۆ بەڕێبەرایەتی نیشینگە بەها هەمەهانج لەگەڵ ئەم کۆمپانیای ئەم شوێنە دامەزرا ئامانج لە دامەزراندنی ئەم شوێنە کەمکردنەوەی تاوانی ساختەکاری و زۆر جار ئەو کەسانەی کەوا بەشێکیان بە ناوی جیازیە وەکو نوێنەری کۆمپانیا هەندێک لە کۆمپانیاکان وای لێ دەهات ئافرەتەکانیان ئیستیغلال دەکرد کە زۆر جار دەبووە هۆکاری دەستدرێژی و ڕاگررتنی ئیقامە کارتی نیشینگەی ئەو هاوڵاتیانە بۆیە بۆ پاراستنی مافی کەسانی بیانی بۆ کەمکردنەوەی تاوان و ڕێگری لە تاوان هاوکاتێک وەک خزمەتێکی گەورە و پاڵپشتی سەرۆک وەزیران بۆ لایەنی دیجیتالی و ئەلکترۆنی و بەڕێبردنی کارەکان ئەم شوێنە دامەزرا کە ئامانج لێی کەمکردنەوەی ئەم تاوان و هاوکاریکردن و کار ئاسانیە بۆ ئەو کەسانەی کەوا دەیانەوێت بێن لە هەرێمی کوردستان بمێننەوە یان کار بکەن. ئێرە بەشی بیمەی تەندروستیە کەسی بیانی کە بۆ دەرهێنانی کارتی نیشینگە لە سەرتاوە یان نوێکردنەوەی کارتی نیشینگە پێویستی بە بیمەکردن هەیە بیمەی تەندروستی بۆ کەسی بیانی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە ئەگەر ئەو کەسە دووچاری نەخۆشیەک بوویان ڕووداوی ئۆتۆمبیل یان تەنانەت هەندێک جار کێشەی تەندروستی درێژخایان ئەو جۆرە کێشە تەندروستیانە پێشتر ئێمە وەکو حکوومەت دەبایە چارەسەری بۆ بدۆزینەوە لە کاتێکا کە کەسە بیانێکە پێویستی بە شوێنێک هەبوو کە سەرپەرشتی کرێت لە ڕووی تەندروستیەوە ئێستا لە سەرتاوە گرێبەستێکی لە نێوان کەسی بیانی لەگەڵ کۆمپانیای جێبەجەکار کە گرێبەستیان لەگەڵ وەزارەتی تەندروستی هەیە تەواوی بەرپرسیارەتی تەندروستیەکەوێتە ئەستۆی کۆمپانیاکە بۆ ماوەی 1 ساڵ. ئەو بارودۆخە ئارامی کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر وای کردووە بیانیەکان هەولێر پارێزگای هەولێر سنووری پارێزگای هەولێر وەکو شوێنێک با بڵێن ژینگەیەک هەڵبژێرن بۆ مانەوە تێدا لەبەرەوەی خاڵێکم دەگەڕێتەوە بۆ بارودۆخی ئارامی هەرێمی کوردستان خاڵێکی تریشەوەی کە پەیوەندی بە سروشتی هەرێمی کوردستان هەیە کە سروشتێکە جێگەی سەرنجی کەسانی بیانی لە هەرێمی کوردستانە خاڵێکی تر ئەوەیە کە مافی کەسی بیانی لە هەرێمی کوردستان پارێزراوە لە مافیان لە ڕووی ئەمنیەوە پارێزراوە و لە ڕووی یاسایی شەو مافەکانیان پارێزراوە ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ساڵانی ڕابردوو وای کردووە کە ڕێژەی تاوان بە بەراورد لەسەر لەگەڵ وڵاتانی تر بەراورد بکەین زۆر دەگمەنە و بیانیەکان هەست بە ئارامێکی زۆرەکەن لە هەرێمی کوردستاندا بابەتێکی گرنگ هەیە کە ئاماژەی پێ بکەم ساڵانی پێشتر ڕێژەی بازرگانیکردن بە مرۆڤ وای لێ هاتبوو کە لە راپۆرتە نێودەوڵەتیەکان بوو بابەتی باسی راپۆرتە نێودەوڵەتیەکان کە هەرێمی کوردستان بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ بە شوێنێکی سووردان ڕابوو لە
لە بازنەی بازرگانیکردن بە مرۆڤ. ئێستا لە دوای تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و کە بەرەو کابینەی نوێ دەچین بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵین ئەم دیاردەیە نەک سنووردارکرا بەڵکو بە تەواوی کۆنتترۆل کرا. بۆ ساڵی 2024 لە ساڵی ڕابردوو زیاتر لە 81 وڵات لە ئاستی هەموو جیهان لە سنووری پارێزگای هەولێر ئێمە کارتی نشینگەمان پێداون لە تەواوی نەتەوەکانی جیهان و وڵاتانی جیهانەوە کە ئەمە جێگای خۆشحاڵی. ماوەی ڕابردوو بۆ بەدەستهێنانی پارە و ئیستیغلالی ئافرەتان و کەسانێکی بیانی سووری فروفێڵیان لەو کەسانە دەکرد کە تازە داهاتنە کوردستان، بەڵام ئەو فروفێڵە بمبڕکرا بۆ هۆی هەوڵێکی گەورەی وەزارەتی ناوەخۆ ئەو کەسانەشی ئەم کاریان ئەنجامەدا دەستگیر دەکرێت. یەکێکتر لەو دیاردانەی کە لە ئاستی جیهاندا هەیە دیاردەی ساختەکاری دۆکۆمنت و پاسپۆرت و ڤیزایە. شارەزایی کارمەند و ئەفسەرانی بەڕێوەبەراتی نشینگەی پارێزگای هەولێر و ئەو خول و ڕاهێنانەی کە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە بەردەوام بۆ سوودوەرگرتن لە ئەزمموی وڵاتانی تر بەشداری پێکردنی ئەفسەرانمان لە خولەکان وای کردووە کە ئەوە شارەزایی و توانای ئەفسەر و کارمەندانی ئێمە و بە سەرپەرشتی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت بۆ گرنگیدان بە توانای مرۆیی هێزەکانی پۆلیس وای کردووە کە دیاردەی ساختەکاری بە شێوەیەک کۆنتترۆل بکرێت کە ئێستا بەراورد بکرێت فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر بە یەکێک لە باشترین فڕۆکەخانەکان لە ئاستی جیهان. لە هەمان کاتدا ئەوەشمان لەبیر بێت کە دەستگاکانی تری حکوومەت بەگشتی ئێمە وەکو تەواوکار و هەماهەنگ بە یەکەوە کارمان کرد. زۆر لەو کەسە بیانیانی کە ڕوو لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بەڕێوەبەراتی نشینگە دەکرێت دەبینین لە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە باس لەوە دەکەن کە ئەو جۆرە خزمەتگوزاری کە لە هەرێمی کوردستان هەیە بەراورد بە وڵاتانی ئەوروپی لە زۆر ڕۆ ئێمە باشتر خزمەتمان کردووە. ڕایدیلانە ڕێکارەکان لەگەڵ ڕێخستن و بە ئەلکترۆنیکردنی کاروبارەکان باز دەکەن. سەرەتا کەسی بیانی کە داخلی هەرێمی کوردستان دەبێت بە ڕێگای فەرمی لە ڕێگای فڕۆکەخانەکان یاخود لە ڕێگای دەواازە سنووریەکان داخلی هەرێمی کوردستان دەبێتن بۆ ئەوەی نشینگە دەربکاتن سەردانی بەڕێوەبەراتیەکەمان دەکاتن. لە بەڕێوەبەراتیەکەمە کار ئاسانی زۆر بۆ کەسی بیانی کراوە. لێر کوانە دێتە بەشی یاسایی لە بەڕێوەبەراتیەکەمان دێتە بەشی یاسایی. پاسەپۆرتەکەی تەسلیمی بەشی یاسایی دەکاتن لەگەڵ ئەو پەڕەوانی کە پێویستە بە نشینگە. دوای وردبینیکردن لە پەڕاوەکان و پاسەپۆرتەکەی ڕەوانەی بەشی بیانیەکانیان دەکەین. پاشان لە بەشی بیانیەکان جارێکی تر وردبینی بۆ پەڕاوەکەی دەکرێتەوە تەماشا دەکرێتن کە ئەو ڕێکاریانەی پێویستە بۆ کەسی بیانی لەوانە تەمین سەحی لۆ دەکەین بیمەی تەندروستی پاشان کە دەبێنێری نەفەحسی خوێن کە لە هەمووی گرنگترە بۆی کە بزانین هیچ نەخۆشیێکی گوازراوی هەیە ڤایرۆساتەکان پاشان کە لەوانە دەرچوو هەمووی بۆ ئۆنلاین دەکرێت ئیشەکان پاشان دەچێتە بەشی تەبع و نیشینگەکەی پێدەدرێتن لە ڕێگەی ئیگڵ پۆستۆیە. هاوڵاتیانی بیانی سوپاسگوزاری حکوومەتی هەرێمی کوردستانە. أنا حمودي علي بلوجر وصل لي أكثر من 16 سنة في أربيل. من حمودي عليم بلوجرم زیاتر لە 6 ساڵە لە هەولێر دەژیم. هیچ کات هەستمان نەکردووە کە غەریبین. سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. سوپاسی بەڕێوەبەرایەتی ئیقامە و خەڵکی کوردستان دەکەم بە تایبەتی هەولێر چونکە هەستمان بە غەریبی نەکردووە و هەستمان نەکردووە ئەمە شاری ئێمە نەبێت. نستمر في هذا البلد ونشتغل وما في أي مشكلة لنا. شكرا. نحن نشكر حكومة إقليم كردستان على حسن الاستقبال. ئێمە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە بەرامبەر ئەو پێشوازی میوانداری و ڕێزا. داچینە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە یەکەم فڕۆکەخانە لەسەر ئاسی ناوچەکە دادەنرێت لە پێشوازی و بەخێرهاتنی گەشتیار و بەهێزی و ئاسایشەکەی و سیستەمی کارەکان و بە یەکێک لە فڕۆکەخانەکان دادەنرێت کە هیچ حاڵەتێکی بازرگانی بە مرۆڤ بوونی نییە و ساختەکاری ڕێژەی سفرە و سەلامەتە.
ئێمە لە بەرنامەی شەمپەنجە هاتوێن تا فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. ئەمە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە. حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی ناوەخۆ، بەڕێوەبەراتیەکان بەتایبەت لە بەڕێوەبەراتی گشتی ڕەگەزنامە و پاسەپۆرت و ئیقامەی هەولێر ئەمانە لێرە لەگەڵ هێزەکانی ئاسایش ئەمانە ئەرچیان ئەوەیە کە ڕێخستنی ئەم فڕۆکەخانە و چاودێری و ڕاپەڕاندنی کار و باری فڕۆکەخانەیە. ئەمانە بە باشترین شێوە کاری خۆیان کردووە. لە ماوەی ڕابردوو قاچاقچیەکان هەڵیان دەرفەتیان لە بۆشایەکان دەدیتەوە، خەڵکیان بە قاچاق دەبرد. بەڵگەنامەی ساختە هەبوو زۆر هەندێک جار. لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا کە ساڵی 2025 زۆرترین ژمارەی گەشتیان لە دەواازەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر گەشتیان کردیان و تاوانی ساختەکاری و تاوانی قاچاقچیەتی و بازرگانیکردن بە مرۆڤ نەماوە، بمبر کراوە. ئەمە هەمووی دەستکەوتێکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستانە سەبارەت بە خزمەتگوزاریەکان و با پێشوازیکردن لە گەشتیاران و بەڕێکردنیان و هاتنیان بە باشترین شێوە لەم فڕۆکەخانە کە ناوبانگێکی گەورەی هەیە و کەسایەتێکی گەورەی پەیدا کردووە بەهۆی ئەو متمانە و گەورەیەی ئەم شوێنە هەیەی لە کار ڕاپەڕاندنیان. ئێمە لەگەڵ شێخ کامل بابزانین چی دەکرێت لێرە، چۆن پێشوازی لە گەشتیاران دەکەن. هاتی چ مشکلت لە دۆکە بۆ خروجت لە دۆک نەکردێ؟ ئەس چۆن دۆک پێویستی نییە بە ئەو ژبەر من تەجیل کریس حیا شازە هەی بە دواک و تمشکێت تو خەڵکی کوێی بە ئەسڵ؟ ئەس خەڵکی ڕۆژاوە پاسپۆرتی وان؟ ئەوە نەک منە؟ ساڵێک 5 ساڵ چ مشکلە نییە نە؟ نوکە دێچن سەفەری خۆ بکەن بڕە خروجیان بۆ بکەن بەبێ سەر چاوە بابە سەر چاوان. لێرە ڕێکاری پشکنینی پاسپۆرتە ئەو ئەفسەر و کارمەندانەی بەشی پشکنینی پاسپۆرتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەرکی ئەمان ئەوەیە کە دڵنیابوون لەوەی کە یەکەم شت ئەو کەسێک کە هاتووە گەشت دەکات ئەو کەسە خۆیەتی کە پاسپۆرتە هەڵگری پاسپۆرتەکە هەمان کەس خۆیەتی کە پاسپۆرتەکە هەڵگرتووە. بابەتی دووەم ئەوەیە کە ئایا ئەو پاسپۆرتە هیچ جۆرە ساختەکاریەکی تیا نەکراوە، لاپەڕەکانی پاسپۆرتەکە نەگۆڕاوە یان وێنەکەی نەگۆڕاوە یان چ جۆرە ڤیزەیەکی ساختە لەسەر پاسپۆرتەکەی نەبێت. بەرپرسیارەتی یاسایی لە ئەستۆی ئەو کارمەندانەی ئێمەیە کە بۆ زانیاری بەڕێستان تەنها لە ساڵی 2024 زیاتر لە ملیۆنێک گەشتیار لە سنووری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە ڕۆیشتن و هاتن هەبووە. واتە بە بەراورد بە فڕۆکەخانە و دەواازە سنووریەکانی تر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر زۆرترین گەشتی لەخۆ گرتووە و ئەرکی ئەم کارمەندان و ئەفسەر و کارمەندانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەوەیە کە 24 کاتژمێر لە کاتی هەبوونی گەشتیان نەبوونی گەشت تەواوی کاونتەرەکان کارمەندانی نشینگە و پشکنینی پاسپۆرت دەبێت لە ناو کاونتەر دانیشن. ئەگەر هات و کاتی گەشتەکە هەبوویان نەبێت ئەوان لەسەریان واجبە کە لە ناو شوێنی ئەرکی خۆیان بمێننەوە. دیاردەی ساختەکاری ڕێگریکردنی لێی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر وەکو ساڵی 2024 دەتوانین بڵین سفرە لەبەرەوە هیچ حاڵەتێکی شکاندن یان اختیراق لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ڕووی نەداوە بە خۆشحاڵیەوە هیچ دروشمێکمان یان پامێکمان لە فڕۆکەخانەکانی وڵاتانی جیهان بۆ نەهاتوێتەوە کە بڵێن ئەم گەشتیارە بە دۆکومنتێکیان بە پاسپۆرتێکی ساختیان بە ویزەیەکی ساختە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گەشتی کردوێت. لێرەوە سوپاسگوزاری تایبەتی بۆ جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەو دەرفەتانی کە بە ئەفسەر و کارمەندانی ئێمەیانداوە بە بەردەوام خولی ڕاهێنان سوود وەرگرتن لە ئەزمموی وڵاتانی تر وڵاتانی پێشکەوتوو
و لە زۆربەی لەو خولانش کە ئەفسەر و کارمەندانی ئێمە بەشداریان کردووە تەنانەت لە ئاستی وڵاتانی ئەوروپا دەتوانین بڵین لە پلەیەک بوون لە شارەزایی و پسپۆریان لە پشکنینی پاسپۆرت. ئەو هەنگاو و کاریگەری کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و پاراستنی مافی کەسانی بیانی وای کردووە هەرێمی کوردستان بێتە ناوەندێکی گرنگ بە تایبەت شاری هەولێر. ئەمە ژوای کردووە هاوڵاتیانی بیانی کەسانی بیانی متمانەیەکی گەورەیان لا دروست بێت و ڕوو لە هەرێمی کوردستان و شاری هەولێر بکەن بەهۆی بەهێزی ئارامی و ئاسایشەکەی و پارێزراوی مافەکانیان.